بە درێژایی هەڵبژاردنەکانی پارێزگای کەرکووک لە ڕابردوودا کورد زیاتر لە نیوەی کورسی و دەنگەکانی و پارێزگایی بەدەست هێناوە، بەڵام پۆستەکانی لە شارەکەدا زۆر کەمترن بەراورد بە پێگە و قورسایی خۆی. ڕۆژ بەڕۆژ کورد لە ڕووی پێگەی ئەمنی و کارگێڕیەوە لە کەرکووک لە پاشەکشەدایە و زۆربەی پۆستە گرنگ و هەستیارەکانی شارەکەی لەدەست داوە. لە ئێستاشدا هەرێکە لە پۆستەکانی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و بەڕێوەبەری پۆلیس و سەرۆکی زانکۆی کەرکووکی لە دەستدا نەماون. پێم وایە وا بە بەردەوام ئەگەر جەنابەت ئاگاداربی ئێمە وا پۆستەکان ئەگەڕێتەوە، یعنی ماوەیە پێش ئێستا ئێمە توانیمان چەند یاریدەرێکی بۆ محافظدا بنین، ماوەیەکی پێش ئێستا توانیمان چەند مستەشارێدا بنین، هەموو ئەمانە دیارە لە ضمن ئیتفاقیەکانە. ئێمە ئەوەی ئێستا کە ماوەمانە بەڕاستی پۆستی فەرماندەی پۆلیسی کەرکووکە و پۆستێکی دیکەشمان هەیە، ئەویش ئەوەیە بە ئیتیفاق و بە تەوافق ڕەنگێ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بۆ ماوەیەکی دیکە لەگەڵ تەدویرەکەی ڕەنگێک ئەویش ئستلامکەینەوە. کورد لە کۆی 5 قایمقامێتی پارێزگاکە تەنها 2 قایمقامی لایە، هەروەها لە کۆی 11 بەڕێوەبەری ناحیە کورد تەنها 4 پۆستی لەدەست داماوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت یەکێتی و پارتی بەهۆی ناکۆکی نێو خۆیانەوە زۆربەی پۆستە گرنگ و هەستیارەکانی شارەکەیان لەدەست داوە. بەهۆی ململانەی دوو حیزبە سەرەکێکەوە بەشێک لەو پۆستانی کە بەدەستێەوە بوو لەو بەڕێوەبەری تێگەشتیانی بەدەستەوە بوو لە دەستیدا، یعنی بۆ منێمە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ و زانکۆی کەرکووک و بەڕێوەبەرایەتی پۆلیسی فەرماندەی گشتی پۆلیسی کەرکووکە کۆمەڵێ پۆستی تر. ئەم ململانی ئەم دوو حیزبە وای کرد ئەم پۆستانە بچێت بۆ نەتەوەکانی تر، تەنانەت ئەگەر پۆستی پێشتر بەدەستێکی لە حیزبەکانەوە بێ حیزبەکەی تر پێی خۆشە نەتەوەی تورکمانیان عارەبە و پۆستە وەرگێ بە مەرجێ حیزبە کوردەکەی تر کێبڕکیان منافەسێتی وەری نەگرێت، کە ئەمەش تەبعاً لە ڕووی نەتەوەییوە زیانی هەیە و بیرکردنەوەیکی نەتەوەیانە نییە. ئەگەر کۆمپانیای نەوتی باکوور کە گەورەترین فەرمانگەی شارەکەیە بە نمونە بهێنینەوە، لە کۆی 12331 فەرمانبەر عەرەب لە 150 و تورکمان لە 142 کورد تەنها لە 108 فەرمانگەکە پێک دەهێنن. هەرێم نامیق، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.